چارەنووسی مرۆڤەکان خی گەورە دیاری دەکات بەڵام هەندێک نیشانە هەیە زۆر شتت بۆ ڕوون دەکاتەوە بۆ نمونە چۆنت ناسی بۆچی ناسیت مەبەستت چی بوو لە ناسین چونکە ئەوانە سوودفەنین لە ناسینی کەس پەشێمان مەبە یان وانەیەکت بۆ جێ دێڵن یان یادگاریەکت بۆ جێ دێڵن لەوانەکە فێر دەبیت کە بڕوادار لە کونێک 2000 مار پێیوە نادا لە یادگاریەکەش شتی جوانەوە فێر دەبیت کە ئەبێتە هۆی ئەوەی نیشانی کەسانی تری بدەیت چونکە هەموو کەس شایانی خۆشەویستی نییە بەڵام ئەگەر شایەن بوو تەمەنی بۆ دابنێ زەرەر ناکەیت ئەوەی دەستت گرت هەرگیز و بە هیچ شێوێک دەستی بەرمەدە چونکە خی گەورە ناونیشانی تۆی پێدا تۆش پێش بەخوا گەورە ببەستە و تا فیردەوس دەستی بەرمەدا هەمیشە چاکەکار بە خی گەورە چاکەکارانی خۆشەوێ بەخواتان ئەسپێرم